ئێمە دوای ئەو زوڵم و ستەمەی لەلایەن پەروەردەی کەرکووکەوە لێمان کرا وەک وانەبێژانی خاوەن فەرمانە ئیدارەکانی خوار 2019 کە بەسمەشمان کردو و هەموو ڕێکارە یاسایەکانمان تەواو کردووە بڕیارماندا بڕژێنە سەر شەقام و هاوار بۆ مافی خوراومان بکەین. ئێمە هەموو ڕێوشێنەکان تاقی دەکەینەوە لە مافی خۆمان خۆش نابین چونکە ستەمێکی زۆرمان لێکراوە لەلایەن بەڕێوەبەرایەتیەکەتانەوە. دەپرسین ئێوە لەسەر چ بنەمایەک ئەم بڕیارەتان داوە کە ئێمەی خاوەن ئەمرە ئیدارەکان بێبەش بکرین. بێبەشکردنمان لە پرۆسەی بەگرێبەستکردنی وانەبێژان بە مەبەستە و ستەمێکی قبول نەکراوە، بۆیە وەک وانەبێژانی مافخوراو داوای جێبەجێکردنی ئەم داواکاریانەمان دەکەین لە کورتترین ماوەدا. یەکەم، داوا دەکەین بە پەلە و بێ دواکەوتن ئەو وانەبێژانەی فەرمانە ئیدارەکانی خوار 2019 بەغدایان هەیە بکرێنە گرێبەست چونکە بەغدا ئەو مافەی پێمانداوە و ئێوە پێشێلتان کردووە. دوو، داوا دەکەین لە جێگای ئەوانەی لە تەقاتع وەزیفی دەردەکرێن جێگەمان بکرێتەوە. سێ، لە مافی خۆمان خۆش نابین و پەنا بۆ دادگا و یاسا دەبین. چوار، ئەم ستەمەمان قبول نییە با هاوشێوەی وانەبێژانی خاوەن فەرمانە ئیدارەکانی خوار 2019 لە پارێزگاکانی دیکەی عراق ئێمەش بکرێنە گرێبەست و بۆتان نییە ئەو مافەمان لێزەوت بکەن. لە ئەگەری جێبەجێنەکردنی ئەم داواکاریانە ناچارین ڕێگەی دیکە بگرینە بەر و بازنەی ناڕەزایەتیەکان فراوانتر بکەینەوە.